میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت وا دیارە ڕۆژ دوای ڕۆژ نرخی دۆلار لە عێراق و هەرێمی کوردستان ڕوو لە دابەزینە و بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. لە ئێستادا من هاتوومەتە بەردەمی یەکێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو لە شاری هەولێر. لێرەدا 100 دۆلار بە 146,800 دینار مامەڵەی پێوە دەکرێت. بە جۆرێک لە ئێستادا 100 دۆلار بە 146,800 دینار دەفرۆشرێت و بە 146,500 دینار لە خەڵک دەکردرێتەوە. ئەم بەرزی و نزمیەی دۆلار ئابووەتە مایەی پرسیار و دۆلار لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو داڕماوە و ڕووی لە دابەزین کردووە. بە جۆرێک بەراورد بە مانگێک لەمەوبەر نرخی دۆلار کە ئەو کات دۆلار بە 150,000 و 151,000 زیاتر بوو، بەراورد بە مانگێک لەمەوبەر نرخی هەر 100 دۆلارێک زیاتر لە 4,500 دینار دابەزیوە و بەراورد بە هەفتەیەک لەمەوبەر زیاتر لە 2,000 دینار دابەزیوە و گۆڕانکاری بەسەردا هاتووە. من کەمێک لەمەوبەر گفتوگۆم لەگەڵ شارەزایانی بواری درا و دۆلار کرد. ئەوان ئاماژەیان بەوەدا هۆکاری سەرەکی نزمبوونەوەی نرخی دۆلار دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئێستادا ڕەوشی سیاسی لەسەر ئاستی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان سەقام گیرە. لە ئێستادا هیچ لێدوانێک یاخود جۆرێک لە گرژی و ئاڵۆزی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان لە تەواوی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان بوونی نییە و هاوکات یەکێک لە خاڵەکانی تر هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئەمانە هەمووی کاریگەری ڕاستە و خۆی لەسەر نزمبوونەوەی نرخی دۆلار هەیە، چونکە مانگێک لەمەوبەر دۆلار هەر 100 دۆلارێک بە زیاتر لە 150,000 دینار 151,000 دینار مامەڵە و کڕین و فرۆشتنی پێوە دەکرا. بەڵام لە ئێستادا زیاتر لە 4,000 تاکو 4,500 دینار دابەزیوە. بە جۆرێک کە من ئێستا لە بەردەم یەکێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراوم لە شاری هەولێر. لێرەدا هەر 100 دۆلارێک بە 146,800 دینار دەفرۆشرێتەوە و هەر 100 دۆلارێک بە 146,500 دینار دەکردرێت. هۆکاری زۆر هەن بۆ ئەوەی کە نرخی دۆلار بەم شێوەیەی ئێستا گەیشتووە. یەکێک لە هۆکارەکان هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە و کارێکی تر سەقام گیربوونی کەش و هەوا و ڕەوشی سیاسیە لە تەواوی جیهان و هۆکارێکی تریش ئەوەیە کە لە عێراق بانکی ناوەندی عێراق بڕێکی یەکجار زۆری دۆلاری خستووەتە بازاڕەکانەوە. ئەمە ژوای کردووە دۆلار بەو شێوە بەرچاوی ئێستا ڕوو لە دابەزین بکات و لە ئێستادا ئەو هاوڵاتیانەی کە یعنی مامەڵەی کڕین و فرۆشتنی دۆلار دەکەن وە خۆیان دەڵێن بازاڕیان زۆرێک لە باشی و لە ئەرێنی تێدایە و هاوکات پێشبینی دەکرێت بەو گوتەی ئەو کەسانەی کە من قسەم لەگەڵکردن پێشبینی دەکرێت لە ماوەکانی داهاتوودا نرخی دۆلار زیاتر و زیاتر ڕوو لە دابەزین بکات و داببەزێت. ئەوەی کە بۆم باسکردن ئەو زانیاریانە و کورت و بخود دەمەوێت دووبارە پێتان بڵێمەوە. بەراورد بە مانگێک لەمەوبەر هەر 100 دۆلارێک زیاتر لە 4,500 دینار دابەزیوە، بەراورد بە هەفتەیەک لەمەوبەر 2,000 زیاتر لە 2,000 دینار دابەزیوە. لە ئێستادا کە من لە بەردەم یەکێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراوم هەر 100 دۆلارێک بە 146,800 دینار دەفرۆشرێت و هەر 100 دۆلارێک بە 146,500 دینارەوە دەکردرێت. ژمارەیەک هۆکار هەن بۆ دابەزینی نرخی دۆلار. یەکێک لەوانە سەقام گیربوونی کەش و هەوا و ڕەوشی سیاسیەوە. ئەوکات خاڵێکی تر خستنە ڕووی دۆلارێکی یەکجار زۆر لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بۆ بازاڕەکان و خاڵێکی تر هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەوکات پێشبینی دەکرێت لە داهاتوو نرخی دۆلار زیاتر ڕوو لە دابەزین بکات. وەکەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.